دەزانین لە دوای 34 ساڵ لە تێپەڕبوونی ئەنفال و تا ئێستا نەتوانراوە تەواوی ڕووفاتی ئەو کەسانە یاخود ئەو شەهیدانە بێنەوە کە تا ئێستاش کە سوکارەکانیان چاوەڕێیانن بە تەواوی ئەم پرۆسەیە کۆتایی نەهاتووە و هەر ئەمڕۆژ چەندزە ڕێکخراو لە کەرکووک داوایان کرد کە کاری جدی بکرێت بۆ هێنانەوەی تایبەت بە قوربانیانی ئەنفال شەهیدانی ئەنفال ئەو کەیسا کاری خێرا و جدی لەسەر بکرێت من لەسەر ئەم بابەتە و چی کراوە تا ئێستا و چەندی ڕووفات ماوەتەوە کە بهێنرێتەوە نێو هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و گەر لەسەر کەرکووکیش بۆستم بە دیاریکراوی من میوانێکم دەبێت لەسەر ئەم بابەتە گفتوگوی زیاتی لەگەڵدا دەکەم میوانەکەشم بەڕێز هێمن حەسیبە بەڕێزیان نووسەر و چالاکوانی بواری جینۆساید و ڕاستەوخۆ لە کەرکووکەوە میوانی ئەمن کاگە من سپاس بۆ ئامادە بوون دەمەوێت بزانم هۆکاری چی بوو کە ئەمڕۆ ئەو ڕێکخراوانە بەپێی ئاگداری جەنابتان گربوونەوە داوایان کرد کە پێویستە کەیسی جینۆساید یاخود ئەنفال کاری جدی لەسەر بکرێت و هەوڵی زیاتر بدرێت بۆ هێنانەوەیان. زۆر سپاس بۆیەوە زۆر سپاس بۆ بیدارانی خۆشەویست دیارە ئێمە ئەمڕۆ کە لێرە وەک سیانزا ڕێکخراوی بواری جینۆساید و لایەنی بوارەکانی جینۆساید لە کەرکووک گربوونەیەکمان سازدا هەم بۆ دەربڕینی هاوخەمی لەگەڵ بۆ قوربانیانی شەهیدانی قوربانی ئەنفال و هاوکات یاداشتێکی ناڕەزاییمان دژ بەلایەنە پەیوەندیدارەکانی عێراق و هەرێمی کوردستان خوێندەوە کە تیایدا داوامان کرد داوامان کردووە چەند خاڵ داواکارەکانمان چەند خاڵێکی لەخۆ بردووە لەوانە کە تەواوی گۆڕی بە کۆمەڵی ئەنفال کراوان لە عێراق کە بەشی زۆرێکێتە باشووری عێراق هەڵبدرێتەوە بۆ ڕووفاتەکان بهێنرێتەوە بۆ زێری خۆیان لە هەرێمی کوردستان و پشکنینی دیێنێنیان بۆ بکرێت بۆ پشکنین بۆ کە سوکاری ئەنفالە کراوان بکرێت تا ڕووفاتەکان بناسرێنەوە جیا لەوە ئێمە خاڵێکی تری داواکارەکانمان بریتی بوو لەوەی کە سەربازگەی تۆپزاوا کە شوێنی ئەنفال کۆکردنەوەی ئەنفال کراوانی کوردەوە لەوێ ئەنفال کراوان کە لە دێکانەوە گواستراونەتەوە بۆ تۆپزاوا و لەوێەوە بەرەو چاڵەکانی مردن بردراون ئەم شوێنە دایان چیلۆکی تایە بکرێت بە منەمێنت و مۆزەخانەیەکی نیشتیمانی تایبەت بە ئەنفال کە بەداخەوە ئێستا پراوێز کراوە لەسەر ڕایەوە لە 2003ەوە حزبی بەعس و ڕێژێمی بەعس وخاوە ئێستا ئەم دەقەیە کە من لەگەڵ توا قساکەم وا لەناو سەربازگەی تۆپزاوام ئەو بینایی پشتی منەوە سەربازگەی تۆپزاوایە ئەو هۆڵانەیە کە ئەنفال کراوەکانی تیا زیندانی کراوە لە کاتی خۆیان بەداخەوە یعنی کە دێتە ئەم سەربازگەیە گریانن دێ بە شێوەیەک پراوێز کراوە و کراوە بە شوێنی بەخێوکردنی ئاژەڵ و بەرهەمێنانی هەندێشتی ئاژەڵی باڵی کشت و کاڵی لە کاتێکا دەبوو ئێستاکە ئەمە مۆزەخانەیەکی نیشتیمانی تایبەت بە ئەنفال بووایە و مەترسی لە ناوچوونشی لەسەرە ئێمە لە ئۆکتۆبەری ساڵی 2021 لە سوپای عێراق بڕیاریدا کە جارێتر ئەو سەربازگەیە دروست بکاتەوە ئێمە وەک ئەوە بۆ کاتێمە وەک 64 ڕێکخرا و کەسایەتی و سەر بەیاننامەیەکمان کرد و لایەنەکانی حکوومەتی هەرێم و حیزبەکانمان کرد لەبەر دەم بەرپرسیارەتی ئەخلاقی و دەرەنجامی فشاری ئێمە لایەنەکان هاتنە سەر خەت و پرۆسەکە باڵێن هەڵوەشێنرا بەڵام هێشتا بەترسی هەیە لە کات و ساری ترا جایتر بڕیار دەرچێتەوە کار سەربازگەیە دروست بکرێتەوە جا لەوە داواکاری ئێمە ئەوەیە کە پەرلەمانی کوردستان بە یاسا دانیشتن و وێنەگرتن و بەشداریکردن لەگەڵ تۆمەتبارانی جاش و مستەشارەکان قەدەغە بکات یعنی سەرڕای ئەو جاش مستەشارەکان دادگایی نەکراون بەڵامە بینین لە بۆنە حکومی حزبەکانە بەرپرسانی حزبی حکومی لەگەڵانە داعشن و وێنە ئەگرن و ئەم بەڕاستی ڕێکەخن کە ئەوە بەڕاستی سوکایەتی کردنە بە قوربانیانی ئەنفال کراوان لەگەڵ ئێوە کۆمەڵە داواکاری کە داواکارێکی تر ئێوەشمانەوە بوو کە دەوڵەتی عێراق دەبێت داوای لێبردن لە گەلی کورد و لە قوربانیانی جینۆساید لە تەواوی عێراق بکات. باشە کاکێ من سەبارەت بەوەی کە چەند گۆڕی بە کۆمەڵ ماوە کە تا ئێستا هەڵ بدرێنەوە یاخود بە شێوەیەکی گشتی ئەو چاڵانەی کە شەهیدانی ئەنفالی تێدا نەشراون بە گۆڕی بە کۆمەڵ چەند گۆڕی وەها ماونێتەوە کە هەڵ بدرێنەوە دووبار ڕفاتەکانیان بگەڕێتەوە بە خێزانەکانیان تاوان دیارە لە دوای ساڵی 2023ەوە تا ئێستاکە 300 و زیاد لە 303 گۆڕی بە کۆمەڵ لە سەرتاسەری عێراقا دۆزراوەتەوە کە لە 190 یان گۆڕە بە کۆمەڵان گۆڕی بە کۆمەڵی باڵێن کورد و ئەنفال کراوەکانە و ئەوانەی ترشی گۆڕی بە کۆمەڵی باڵێن ڕاپەڕینی باشووری
هاوڵاتیانی باشووری عێراقانە بەڵام 1990 ئەم گۆڕانە گۆڕی کورد و ئەنفال کراوانە بەداخەوە لەو سێ گۆڕە تا ئێستاگە نزیک بە 100 گۆڕ زیاتری هەڵدراوەتەوە و ئەوانەی تر هەڵنەدراوەتەوە لە کۆی ئەو ڕووفاتانەی کە تا ئێستا هێنراونەتەوە بۆ کوردستان ڕووفاتی ئەنفالکراوان 3700 ڕووفاتی ئەنفالکراوە هێنراوەتەوە کوردستان و ئەمانەش بەڕاستی یان یەکێک لە خاڵە هەر جەوهەریەکان کە پێویست بوو ئەنجام بدرێن لەسەر ئەم ڕووفاتانە ئەنجام نەدراوە. ئەم ڕووفاتانە سامپڵی ئێسکیان لێ وەرگراوە بۆ پشکنینی DNA و سامپڵەکان لە باڵێن لە کۆگایەکی تایبەت بە پزیشکی دادوەری لە بەغدا پارێزراوە بەڵام پشکنینی DNA بۆ نەکراوە. لە هەمان کاتیژە پشکنینی DNA یان ڕێپێویەکی گشتی بۆ کەسوکاری ئەنفال نەکراوە تا بزانین ئەو ڕووفاتانەی ئەهێنرێنەوە ڕووفاتی چی بنەماڵەیە کە چی خێزانێکە یعنی ئەمە دەبێت ئێمە ڕێپێوەیەکی گشتی ساڵپڵی خوێن لە تەواوی کەسوکاری ئەنفال وەرگرێ بە ڕێپێوەیەکی گشتی و دواتر ئەو ڕووفاتانەی ئەندرێنە ساڵپڵیان لێ وەرگێ و بەراوردی کرێ بۆی ڕووفاتەکان بناسیێنەوە. بەداخەوە تا ئێستا ڕووپێوی باڵێن سامپڵ لە کەسوکاری ئەنفال وەرنەگیراوە و لە ڕووفاتەکان سامپڵەکان وەرگیراوە و لە کۆگایەکە خەزم کراوە هیچی تر نەکراوە کە ئەمە نابڕاستی کارەساتە تۆ سەرڕایەوەی گۆڕەکانت هەڵ نەدراوەتەوە بە شێوەیەکی زۆر سستە و پرۆسەیە بەسەرچێ بڕێوە ئەچێ سەرایەوە ڕووفاتانەی کە هێنراوەتەوە ژمارەیەکی کەمە بەڵام ئەو ژمارەش نازانی ڕووفاتی کێ و کەسوکاری کێ و ئەوانەکە هەموو خێزانێک حەزەکان ڕۆڵەکانی خۆی ببینێتەوە. باشە بۆچی نازانرێت پشکنی DNA یان بۆ نەکراوە کاگێمن؟ بەڵێ پشکنینی DNA بۆ کەسوکاری باڵێن سامپڵی خوێن لە کەسوکاری ئەنفالکراوان وەرنەگیراوە تا بزانن کە ینی خۆی پرۆسەکە بەم شێوەیە ینی تۆ ڕووفاتەکان کە دەرئەهێنرێت لە گۆڕی بە کۆمەڵە بلێنە پزیشکی دادوەری بە پێی ڕێکاری پزیشکی بەشێک لە ئێسکەکەیان وەک سامپڵ وەرەگیرێت کە 2 ملیم بۆ 5 و 6 ملیم درێژە و ئەمە لە چوارچێوەیەکی پزیشکی و تاقیگەیدا ئەکرێتە پشکنینی بۆ کرێ و لە هەمان کاتدا دەبێت کەسوکاری ئەنفال مەسەر فڵان خێزان دوو کەسی ئەنفال لە فڵانکەس باوکی فڵانکەس کوڕێکی ئەمان ئەم خێزانە سامپڵی خوێنیان لێوەرگیرێت بۆی دواتر هەردوو سامپڵەکە مەسەن کە ئێستا ئێمە 170 ڕووفاتمان لە بەغدایە ماوەی 3 ساڵە نەهێنراوەتەوە بۆ یەکە ئەم ڕووفاتە دێنایەوە پێش هێنانەوەی بەراوردی هەموو سامپڵەکانکەی هەم هەوەی ڕووفاتەکان هەمەوەی خێزانەکان لە تاداپەیستێکان بۆی بزانی ئەم ڕووفاتە این فڵان خێزانە ئەم ڕووفاتە این فڵان خێزانە بەداخەوە ئەمە نەکراوە تا ئێستا. باش زۆر جار کەسوکاری ئەنفالکراوان گلەیان هەیە بە شێوەیەکی گشتی لەوەی کابەپی پێویستیش نەتوانراوە قەرەبووی چ مادی بێت چ معنەوی بێ قەرەبوویان بۆ بکرێتەوە بەهۆی ئەو هەموو شتێک و قوربانی کە داویانە ئێوە بەپێی پێویست ئەو خزمەت گوزاری یاخود ئەو خزمەتی کە کراون دەیبینن کە پێشکەشیان کرابێ؟ بەداخەوە ئەوەی ئێمە ئەیبینن نینە ینی خزمەتی هیچ خزمەت گوزارێکی ئەوە پێشکەش بە کەسوکاری ئەنفال نەکراوە. ڕاستە موچەی کەسوکاری ئەنفال هەیە بەڵام بەڕاستی ناکرێت وزارەتی شەیدان وەزارەتێک بێ وەک بانقێکاری دابەشکردنی موچە بێ دەبێت وزارەتێک بێ لە کاری بەدواداچوون بێ بۆ معاناتی کەسوکاری ئەنفال کێشە و کەمکوڕەکانی کەسوکاری ئەنفال هەوڵی ئەوەدا ژیانێکی شکۆمەندانە بۆ کەسوکاری ئەنفال دابینکە ژیانی خوێنیە بۆ دابینکە جگە لەوە با بڵێن کار لەسەر لایەنە معنەوێنەکانی پرۆسەی ئەنفال بکات و دۆسیەکان کۆکاتەوە و داتاکان کۆکاتەوە قامەکان کۆکاتەوە. کێشەکە لەوەیە تۆ سەس بینەوە شاندێکی بیانی دێتە ئەم وڵاتەیە ئێمە داتای چیمانێ ئەم وزارەتە داتای چی هێنیدا بۆ شاندا باسی چیان بۆکانی ئێمە شتەکانمان زۆر پەرش و بڵاون و ئەوەشی کراوە بەڕاستی لە بواری جینۆسایدا جگە لە بابەتی موچە و ئاگاندێ زەوی و خان و دابەشکراوی ئەوانەی تر جوهدی فەردی با بڵێن ئەشخاص و ڕێکخراوەکان بوو. یعنی من یەک نمونەت پێ دەڵێم لە ساڵی لە مانگی نۆوە پەرلەمانی فەڕەنسا ئیشی لەسەرەوە کرد کەیسی جینۆسایدی کورد و تعریبی ناوچە جێناکۆکان بەڕەسمی بناسیێنێ لێرە پەرلەمانی فەڕەنسا. ئەم پرۆسەی لە مانگی نۆ بەردەوام بوو لە مانگی 11 پرۆسەکە چووە پەرلەمانەوە چووە دەنگدانەوە بەداخەوە دەنگی پێویستی نێرا ڕۆژەکە بەڵام هەر بابەتێکی گرنگ بوو تاوتێکریمە. دوای ئەمە بە 2 ڕۆژ دانیشتەکەی پەرلەمان ئەنجا وزارەتی شەیدان لێ بەیاننامەیەک دەرەکە لە کاتێکا دەبوو لە یەکەم مانگاوەکە کە دەست پێ لە پێش 2 مانگەم وزارەتە بەهاتایەتە سەر هەیە حکوومەت سەرۆکاتی هەرێم شاندیان بنادارە دەرەوە لۆبیان لەناو فراکسیۆنەکانی پەرلەمان بە دروستکرا بەڵام کەس خەمی نەبوو. 2 ڕۆژ دوای
داژنەکەی پەرلەمان جاوەزارەتی شەیدان هاتنەوە ڕووکرێکرا بۆیە من پێم وایە نەک حکوومەت و نەوەزارەتی شەیدان تەنها ئەوەی هەساڵ پەیدابیرکردنی موچەکە موچەیەکی کەمە نێتوانێت ژێرێکی شکۆمەندانەیە بۆدانی بکە و لە ڕۆمانەوەکانیشەوە نێتوانێت خەرەبوویان بۆ بکاتەوە کە ئەم شوێنە بپارێزیێ بۆ ڕووفاتەکانی تر ببینێت ینی مەنتەق نیەتەوە ماوەی 3 ساڵ 171 ڕووفات لە پزیشکی دادوەری بەغدایە تا ئێستا نەهێنرامەتەوە. باش سەبارەت بەوەی کە زیاتر لە 150 کەس تا ئێستا تۆمەتبارن بەوەی کە دەستیان بۆ ڕۆڵیان هەبووە لە ئەنفالی کووردە چەندی ئەم کەسانە سزا دران بە دادگا ئەگەداری ئەم بابەتەن؟ طبعا پرۆسەی دۆسەی ئەنفال لە دادگای باڵای تاوانەکان جگەر لەوەی کە 8 تۆمەتباری سەرەکی لە سەدام حوسێن و عەلی حەسن مەجید و سوڵتان هاشم و ئەوانەی تر کە دادگایی کران لەسەری وەیەک جگە لەوە دادگا لە کۆتایی کەیسەکەیە فەرمانی دەستگیرکردنی بۆ 423 کەس دەرکرد نەک 150 423 کەس فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە لە جاش و مستەشارەکان و لەگەڵ ئەو فەرماندە سەربازیانەی عێراق کە لەناو سوپا و باڵێن حرەسی جمهوری و ئەمنی خاصی عێراق بوونە. بەداخەوە تا ئێستا جگە لەو 8 کەسەی کە سەرەکیەکەی ڕژێمی بەعەز کە دادگایی کران یەک کەسی تر لەسەر دۆسێ ئەنفال و لەسەر دۆسیەکانی تریش دادگایی نەکراون کامە کارەساتە ئەم لە 25 2007 فەرمانی دەستگیرکردن دەرچووە و ئەم فەرمانە نێردراوە بە وەزارەتی ناوخۆی هەرێم و وەزارەتی ناوخۆی عێراق بەڵام هەر بە حکوومەت خوانە بزنەوە لە دەستگیرکردنیان و لە بەرام نەگران دەستگیریانیش ناگەن بەڵکو لە عێراق پلەی تری سەربازیان وەرگرێتەوە بەشێکیان یا پلەی حکومیان وەرگرێتەوە لە هەرێمی کوردستانیشە بەداخەوە لە سای حیزبەکانی حکومڕانیە داڵدراون موچیان بۆ بڕاوەوە امتیازاتیان بۆ بڕاوەوە و پاساوە لە هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەمانە لە کاتی خوای بەرەی کوردستانی لە 91 لێبوردنی گویان دەکرێت بەڵام ئەم لێبوردنێکی سیاسیە ئەوە نابێتە لێبوردنێکی یاسایی و دواتر یاسای دادگای باڵای تاوانەکانی عێراق کە کورد خۆی دەنگی بۆیدا لە ساڵی 2005 لە بڕگەیەکدا ئاماژە بۆ دەکات کە هیچ لێبوردنێکی گشتی و سیاسی باڵێ تاوانبارانی جونۆسای ناگرێتەوە کەواتە ئەمان لەلایەک و خوان دەنگیانداوە بۆ پرۆژە یاسایی بەڵام لە ئێستاشدا هیچ لایەکیان بە حکوومەت هێرێم و سەرۆکایەتی کۆمار و بەیەکێتی بە پارتی بە حیزبەکانی ترەوەشە ئامادە نین جاش مستەشارەکان ڕادستی دادگا کرد. باشە ئێوە تێبینیتان لەسەر ئەو پرۆژە یاسایی تایبەت بە ئەنفال و جینۆسای چیە لە پەرلەمانی کوردستان کاگێ من؟ تاوان پرۆژە یاسایی ماف و امتیازاتی کەسوکاری ئەنفال مەبەستە ئەم پرۆژە یاسایە لە ساڵی 2007 دەرچووە تاوان کۆمەڵی گۆڕانکاری وانە چەند جارێک هەموار کراوەتەوە ئێمە پێما وایە ئەم یاسایە ڕەنگە لە خۆلانی خۆیدا کۆمەڵێت تومحی دابیترێ بەڵام بە پێی ڕۆژگار و بە پێی بەڕێوەپێشچوونی ژیان گۆڕانکاری تری پێویستە خواستی تر دێتە ئاراوە کەسوکاری قوربانیان خواستی تریانەوێ پێویستە بە پێی داخوازیەکان هەموار کرێتەوە بە شێوەیەک کە بتوانێت قەرەبی مادی و معنەوی زیاتری کەسوکاری قوربانیان دابین بکات و هەروەها ژیانێکی شکۆمەندانی زیاتریان بۆ دابین بکات. بەڵێ کاگە من زۆر سپاس دەکەم کا لە بەرنامەکەمانە میوان بووی ماندوو نەبی هیوادارین کاری جددی بکرێت لەسەر ئەم بابەتە و پەیام و گفتووەکانی تۆیش گەشتی بێتە لایەنی پەیوەندیدار دووبارە سپاس بۆ بەڕێز هێمن حەسیب کە بەڕێزیان و سەر و چالاکی بواری جینۆساید بوون ڕاستەوخۆ لە کەرکووکەوە میوانمان